هەفتەم لەگەڵ نزیکبوونا دەستپێکردنا ئۆپەراسیۆنە تورکیا بۆ سەربەژارێ منبجێ و بەژارۆکێتر ڕفعاتێ هاتە زانین و تورکیا و رووسیا وێ دەما 72 دەمژمێران بدنە قەسەدە و یەپەکە تاکو ژێ منبجێ و تر ڕفعاتێ ڤەکشن و ڕادستی ڕژێمە ئەسەد بکەن ژێدەرن ڕاگەهاندنێدانە زانین و تورکیا بەریا ئۆپەراسیۆنە لەشکری دەست پێ بکێ وێ دەما 72 دەمژمێران بدێ یەپەکە و قەسەدە تاکو ژ منبجێ و تر ڕفعاتێ ڤەکشن و ڕادستی ڕژێمە ئەسەد بکەن ئەوژی هەفتەم لەگەڵ دروستبوونا مەترسیە لەسەر چارەنویسا بسەدان هەزار دەربدەرکردیەن عەفرینێ لە شەهبایێ وەکە ژێدەرن ڕاگەهاندنێ سەربارکردن و ڕێکەفتن ناوبەرە ئەنقەرا و مۆسکۆدا دەربارەدانە مۆڵەتێ بە قەسەدە و یەپەکە هاتیەکردن و ئەگەر قەسەدە و یەپەکە ڤەنەکشن ئۆپەراسیۆن وێ دەست پێ بکێ وژالی خۆڤەژی ڕەوانگەها سووریە مافێ مرۆڤان ڕاگەهاند بوو ئەنجومەنە لەشکریە منبجەیە سەر بێ قەسەدەڤە ڕێگری لێ دەرباسبوونا کاروانەکە چەکدارن ڕژێمە ئەسەد بۆ گوندەوارێ باژارێ منبجێ کرد ئەوژی تاکو چەکدارن ڕژێمێ نەک هەنە خاڵن تەماسێل گەل گروپێن چەکدار وەکە ژێدەران دایەزانین کاروانە چەکدارن ڕژێمە ئەسەد ژێچەکێن گران و بەدەهان چەکدارن ڕژێمێ پێک دەهات و دەریا دەریە ئەتای هەڤە دەخواست دەرباس ببن و هەفتەم بوو لەگەل فرینە بالەفرێن شەڕیان ڕژێمە ئەسەد دە ئەسمانێ دەڤەرێدا و ژبەر ڕێگریکردنە قەسەدە کاروانە چەکدارن ڕژێمە ئەسەد بۆ بنگەهێن ڕژێمێ لە گوندێ تل ئەسوەد و حومەیر و ئەلجیس بەگەڕیان هەروەها ژێدەرێن ڕاگەهاندنێدانە زانین و تورکیا و گروپێن چەکدار هێز بۆ هێلێن تەماسێ لەگەل چەکدارن قەسەدە و یەپەکە و گوهاستیە بێ تایبەتی بەژارۆکێ تر ڕفعاتێ هەروەها ژێدەرێن ڕاگەهاندنێ گوتن و ژمارەیەک چەکدارن ڕژێمە ئەسەد و میلیسێن ئێرانی دەرباسی دەڤەرە تر ڕفعاتێ بوونە ئەوژیش بۆی پاراستنە هەردوو باژارۆکێن نبل و زەهرەق و شیعان شینێن هەفتەم لەگەڵ نزیکبوونا ئەنجامدانا ئۆپەراسیۆنە تورکیا مەترسی دنەبا دەربدەرکردیەن عەفرینێن کامپن شەهبایە دمینن بەڵاو بوویە ژبەرەوەکە تێ پێشبینیکردن و ڕاگەهاندن قەسەدەوێ وان وەکە مەرتال دەوی شەڕی دەبکار بینێ لەوما بانک تێکردن و دەربدەرکردیەن عەفرینێ ژ کامپان دەرکەون و بەرەخۆ بدنە سەر زێدێن خوا لە عەفرینێ